ریوبریا ترامپ راپورت درباره گمان روسیه در رد کرد. اردوغان در چارچوب سردان که در واشنگتن پایتخت. کردن ایرانی یه بجدار هلبجارتن والات ببن آنها. دم باش تماشاگر نهجا هون خیراتین برنامه کرد کنکشن. برنامه کرد کنکشن همو روزارنکی سیشموان و هینی لبشی کردی دنگ امریکا و آماده و پیشکش دکرد ولی کانالی NRT و راستوخو پخش دکرد. ڕاوێژکاری یاسایشی ئەمریکا هێربرت ڕەیمۆند مکماستەر و ئەندامانی تری بەڕێوەبەرایەتی ترامپ نیکۆلیان لە ڕاستی و دروستی ئەو راپۆرتانە کردووە کە دەڵێن سەرۆک زانیاری نهێنی داوە بە کاربەرستانی رووسیا لە کاتی سەردانێکیاندا بۆ کۆشکی سپی. واشنگتن پۆست یەکەم بوو راپۆرتەکەی بڵاو کردەوە و دوا بە دواشی نیویۆرک تایمز و چەندین ئاژانسی تری دەنگ و باسان ڕایانگەیاند سەرۆک ترامپ هەفتەی ڕابردوو لە کاتی دیداری لەگەڵ سێرگەی لاڤرۆڤ وەزیری دەرەوەی رووسیا و باڵوێزی رووسیا لە ئەمریکا سێرگەی کسلیاف زانیاریەکەی کە نهێنی بووە بۆ ئەوان درکاندبوو. وا پێدەچوو سەرۆک ترامپ زانیاری لەسەر هەڕەشەی گەشتەوانی ئاسمانی ئاشکرا کردبێت بە پێی واشنگتن پۆست. کۆشکی سپی وەڵامی راپۆرتەکەی دایەوە. The story that came out tonight, as reported, is false. راپۆرتەکەی ئەم شۆ بڵاوکرایەوە ڕاز نییە. سەرۆک و وەزیری دەرەوە تاوتوی ژمارەیەک هەڕەشەی هاوبەشیان لەسەر هەردوو وڵاتان کرد وەک هەڕەشەی گەشتەوانی سیڤیلی ئاسمانی. لەم گفتوگۆیانەدا هیچ باسی سەرچاوەکانی زانیاری و شێوازەکان نەکرابوو. سەرۆک هیچ زانیاری لەشکری نەدرکاندبوو کە پێشتر بۆ گشتی ئاشکرا نەکرابن. دوو کاربەدەستی تر کە لە کۆبوونەوەکەدا ئامادەبوونێکیان وەزیری دەرەوە بوو هەر بە هەمان شێوە باسی دیدارەکە دەکەن. بۆ چوونی ئاشرای ئەوان دەبێت بەسەر قسەی سەرچاوی ئاشکرانەکراودا وەربژیرێت. من خۆشم لە ژوورەکە بووم. ئەم شتە ڕووی نەدا. وتەبێژی وەزارەتی دەرەوەی رووسیا ڕەدی راپۆرتەکانی داوەتەوە کە دەڵێن سەرۆک ترامپ زانیاری نهێنی بۆ کاربەدەستانی باڵای رووسیا درکاندبوو لە کاتی دیداری هەفتەی ڕابردوو. لا هەماندەم سەرۆک ترامپ لە ئەکاونتی خۆی لە توێتر گوتی وەک سەرۆک من ویستم لا کۆبوونەوە لە کۆشکی سپی ئەو زانیاریانە لەگەڵ رووسیا باس بکەم کە مافی تەواوەتیم هەیە بیکەم لەسەر بنەمای ڕاستی. سەرۆکی ئەمریکا دەسەڵاتی هەیە زانیاری نهێنی ئاشکرا بکات جابۆیە وا دیارە ئەوەی سەرۆک ترامپ کردوێتی نایاسایی نایەتە بەرچاو. بەڵام سەرچاوەکانی زانیاری و ڕۆژنامەکان نیگەرانیان دەربڕی بوو کە ئەم زانیاریانەی کە حکوومەتێکی هاوپەیمانی ئەمریکا دایبوو زیان لە پەیوەندیەکانیان دەدات. سر کمر ترکیه رجب طایب اردوغان پشتی سردان خواه چینه بره خدا امریکا و دهوی ایواری سرده واشنگتونه بود. سر کمر اردوغان جا آلی بالیوز ترکیه واشنگتونه سردار قلج و هاتیه پیشوازی کرن. اردوغان ایرو نیرو یه به سرو که ترامپ را به باهف. آلی ترکیه و سردانه و سردانک دیروکی دبینه. گوری آگاهیان اف حدیتن یه نیز 20 دقیقه بگیره. بریارا ترامپ یا چکتاینا هزا یه پگی بوی صدام عاجزبون عالی ترکیه و اردوغان اف بریار به زمانه که تند رخ نکری بو. اردوغان ده چندین آخافتنین خود گوتی بو که سردان و یا واشنگتون یه به دستپک خاله کنو. ها دیار کردن که دوی حفظی تینه ده مجارا فتح گولنجه یه به نیقاش کردن. هاوکاری ئەمریکا بۆ هێزە کوردەکان لە شەڕی دژ بە داعش لە سووریا چاوەڕوان دەکرێت باڵ بکێشێت بەسەر یەکەم سەردانی فەرمی نێوان سەرۆکی ئەمریکا و داناڵد ترامپ و سەرۆکی تورکیا ڕەجەب تەیب ئەردۆغان. تورکیا دژی پڕچەکردنی کوردەکانی سووریایە و دەڵێت پەیوەندیان هەیە بە پەکەکەوە، بەڵام ئەمریکا دەڵێت ئەرکی سەرەکی لەم کاتەدا شکستپێدانی داعشە و کوردەکانیش تەنها هێزی خۆجەین کە توانیویانە لە شەڕی دژ بە و جیهادیانەدا پێشڕەوی بکەن. کوردەکانی سووریا پێشەنجی هاوپەیمانێکن شاری ڕەقە بگرن کە شوێنی بەهێزی دەوڵەتی ئیسلامی لە باکووری سووریایە. ئەمریکا حوتی ڕابردوو ڕایگەیاند بۆ مسۆگەرکردنی سەرکەوتن بەسەر داعیشدا چەک بۆ کوردەکانی سووریا دابین دەکات. ئەو ڕاگەاندنە چەند ڕۆژ پێشەوە دێت کە ئەردۆغان بۆ یەکەم جار لە ماوەی 4 ساڵ سەردانی کۆشکی سپی دەکات. ئەردۆغان زۆر پێداگرە کە ئەمریکا نابێت چەک بە کوردەکانی سووریا بدات کە تاوانیان دەخاتە سەر یارمەتی لە ڕێکخراوی پەکەکە وەردەگرن یان هاوپەیمانن. گرفتەکە ئەوەیە کە هیچ گروپێکی تر لە سووریا نییە شاری ڕەقە بگرێتەوە. لە دەمێکدا لە ڕێگای سکایپەوە بۆ دەنجی ئەمریکا دەدووە بەڕێوەبەری پرۆگرامی خۆرهەڵاتی ناوەڕاست لە ناوەندی وودرۆ وێلسۆن هێنری بارکی گوتی
ترامپ مسۆگەرە کە داعش لە ڕەقە دەبێت شکست بدرێت. ئەو دەیەوێت ڕقە بگرێتەوە چونکە دەیەوێت لە توانایی دابێت بڵێت ئەو داعشی شکستدا کە ئۆباما تێیدا سەرکەوتوو نەبوو. کاربەدەستانی لەشکری ئەمریکا جەختیان کردووە کە هاوپەیمانەتی لەگەڵ کوردەکانی سووریا باشترین بژارە بۆ گرتنەوەی شاری ڕەقەیە. هیچ هێزێکی دیکەی لەشکێنی نییە کە توانای ئازادکردنی ڕقەی هەبێت. کوردەکانی سووریا پێشتر لە گرتنەوەی شاری منبەجدا خۆیان سەلماندووە و بۆ ماوەیەکی درێژیشە خۆیان بۆ گرتنەوەی شاری ڕقە ئامادە دەکەن. پێش سەردانی بۆ ئەمریکا سەرۆکی تورکیا خۆشببینە کە واشنگتن گۆڕان بەسەر بڕیارەکەی دادێنێت. دەمەوێت هەموو ئەو زانیاریەی تا ئێستا وەک دەنگۆ بیستومانە بخەمە بەرچاو. ئەمن بە وشاری جەختی لەسەر دەکەم. پێم وایە ئەو سەردانە لەسەر ئەم بابەتە دەبێتە خاڵێکی گرنگ. هەروەها دەهەوێت فەتحەڵڵا گولەن مەلای تورک نیشتەجێی ویلایەتە یەکگرتووەکان ڕادەست بکرێتەوە کە تاوانی دەخاتە سەر پلان دانەری سەرەکی بۆ کودتای سەرنەکەوتووی پارەکە لە تورکیادا بووە. بەڵام توێژێنەران دەڵێن وێنازێت ترامپ نەک لەسەرەوە مەسلەیە بەڵکو لەسەر هەر بابەتێکی گرنگی دیکە ڕایخۆی بگۆڕێت. بۆیە ترامپ بە جۆرێک لەگەڵ ئەردۆغان مامەلە بکات کە یارمەتی بکە پشتیوانانی خۆی لە نێو خۆدا ڕازی بکە. لە نێوەندی ئالۆزیە ئاسایشەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ساردوسڕی پەیوەندەکانی ئانکەرە و واشنگتن سەرۆکی تورکیا ئەمڕۆ لە کۆشکی سپی لەگەڵ سەرۆک ترامپدا کۆ دەبێتەوە. ڕەجەب تەیب ئەردۆغان پێشتر هیوای دەربڕی بوو کە ئەم کۆبوونەوەیە ببێتە مایی هەڵدانەوەی لاپەڕەیەکی نوێ لە پەیوەندەکانی نێوان هەردوو وڵاتدا. بۆ تاوتوێکردنی ئەم بابەتە ڕاستەوخۆ بە ڕێگای سکایپ دکتۆر جەبار قادرمان لەگەڵا پسپۆڕی کاروباری سیاسی تورکیا و ڕۆژهەڵاتی ناوەڕاست. دکتۆر سپاس بۆ ئامادەبوونت. دکتۆر گوێت لێمە؟ من دەنگت نابیستم، هیوادارم هاوڕێیانم لە کۆنتترۆل بتوان چارەسەری کەن. دکتۆر بەڵێ ئێستا پێم وابێ بەڵێ ئێستا پێم وان بێ منیش دەنگی جەنابتە بیستم. دکتۆر سەرەتا دەمەوێت لەو پرسیارەوە دەست پێ بکەم لە کاتێکدا کە ئێستا با بڵین تەوەری سەرەکی بابەتەکە ئەمڕۆ لە نێوان با بڵین سەرۆکی تورکیا و هەروەها سەرۆکی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا زیاتر مەسەلەی پڕچەکردنی کوردەکان ئەبێت. تۆ پێت وایە واشنگتن بتوانێت دڵنیاییەک بدات بە سەرۆکی تورکیا لەسەر ئەم بابەتە؟ من پێم وایە نییە کە هیچ کەسێک بتوانێت لە دەرەوەی تورکیا دڵنیایی بدا بە کاربەدەستانی تورکیا بە تایبەتی بە ڕەجەب تەیب ئەردۆغان، چونکە کێشەکە لە نێوخۆی تورکیادایە. کێشەی تورکیا ئەوەیە کە ئەو نیگەرانە لە هەموو کوردێک واتە لە 40 ملیۆن کورد هەر تاکێکی کورد لە هەر جێگەیەکی دنیا باسی مافەکانی خۆی بکە، هەر پێشکەوتنێکی کورد بەنسبەت تورکیا نیگەرانیە لەبەرەوە ئەو قسانەی کە مەسەلەن ئەردۆگان و حکوومەتەکەی دەیکا لەبارەی نیگەرانیەوە دەربارەی یەپەگە و گوایە یەپەگە هەڕەشەیە لەسەر ئاسایشی ئەو بۆ خۆی دەزانی ئەو هەڕەشە نییە. بۆیە ئەمریکا ناتوانێت لەوە زیاتری پێ بڵێ کە ئێمە سنوورەکان دەپارێزین و ڕێگە نادەین. ئەو پەیوەندیەی کە ئەوان باسی ئەوان باسی دەکەن لە نێوان پێکەکە و یەپەگەیە پەکەکە 30 ساڵ پێش دروستبوونی یەپەگە لە شەڕایە لەگەڵ تورکیاوە تا لەبەرەوە پێم وانە هیچ کەسێک بتوانێت ئەو دڵنیاییە یا ئەو نیگەرانیەی تورکیا بڕەوێنێتەوە. بەڵێ دکتۆر وەکو دەزانین تورکیا هەمیشە گوتێتی هەوڵی خۆی دەدات و لە ڕابردووشە هەوڵی دا و ئێستاش بەردەوامەکە هەوڵ بدات ئەمریکا پاشگەز بێتەوە لەو بڕیاری کە داوێتی. جا تۆ پێت وایە سەرۆکی تورکیا ئەمڕۆ شتێکی وای پێبێت کە بتوانێت سەرۆک ترامپ لەو بڕیارە پەشیمان بکاتەوە؟ هەرچەندە سیاسەتی دەرەوەی ئەمریکا بە تایبەتی لەبارەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوە هێشتا زۆر جێگیر نییە، لەبەر ئەوە کاربەدەستانی ئەو وڵاتانە وەکو کۆنتراچی هەر کەسێک خەریکە تەندەری خۆی فرادا بۆ ئەمریکایکە کێ ئەتوانێت زیاتر هاوپەیمان بێ. بەڵام لەگەڵەوەشدا پێم وایە ئەم بڕیارە لە دوای لێکۆڵینەوە و لە دوای ئەزمموی 2-3 ساڵ شەڕی یەپەگە لە دژی داعش هاتووەتەکایەوە، بۆیە بڕیارێکی سەرپێی نییەوە، بڕیارێکی وانە کە بە ئاسانی درابێەوە بە ئاسانی دەستبەرداری بێ. بۆیە من چاوەڕوانی ئەوە ناکەم کە
کە ئیدارەی ترامپ پاشگەز بێتەوە. بەڵێ دکتۆر جەبار ئەگەر تورکیا ئەمڕۆ نەگەیشتا ئەو ئامانجەی کە خۆی دەیەوێت تۆ پێت وایە ئەم بڕیارە ببێتە مای ئەوەی کە تورکیا زیاتر بەرەوبەرەی رووسیا و ئێران ببات؟ نەخێر چونکە پەیوەندەکانی تورکیا لەگەڵ رووسیا و ئێرانە پەیوەندیەکی کاتیە ئەو فاکتەرانەی کە کۆیان دەکاتەوە زۆر کەمترن لەو فاکتەرانەی کە ناکۆکییان هەیە لە نێوانیەکە لەبەر ئەو هاوپەیمانێکی کاتیە ناتوانێت هاوپەیمانێکی استراتیژی درێژخایەن بێت. جگە لەوە تورکیا لە ماوەی 50 ساڵی ڕابردوودا لە چوارچێوەی سیستێمی بەرگری و ئاسایشی ئەوروپا و ڕۆژئاوا بووە لەبەرەوە بە بڕیارێکی تاکەکەسی و کاردانەوەیە. دکتۆر زۆر بە کورتی دوا پرسیارم لە کاتێکی ئێستادا لە ڕۆژێکی وەکو ئێستادا تۆ پێت وایە دۆسەی فەتحوڵا گولەن گرنگ بێ بەلای سەرۆکی تورکیاوە کە لەسەر ئەمە قسە لەگەڵ ترامپدا بکات؟ کە لەسەر ئاستەکانی تر هیچ سەرکەوتنێک و دەستکەوتێکی بەدەست نابێ ئەم باسە ڕنگ بێنێتە ناوە، بەڵام پێم وانە لێرەشدا سەرکەوتنی بەدەست بێ بە تایبەتی ئەمڕۆ و تارەی فەتحوڵا گولەن کە بڵاو بووەتەوە و باس لەوە دەکا هەموو ئەو تۆمەتانە هیچ بنەمایەکی قانونی و ئەوانەیان نییە و هەرچەندە ئەمریکا ئێستا جۆرێک لە پاشگەزبوونەوە دەبینێت لە پاراستنی و بەرگریکردن لە مەسلەی دیموکراتی و بڵاوکردنەوەی دیموکراتیدا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست. بەڵێ دکتۆر جەبار قادر زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە. سەرۆکی FBI هەفتەیە بوریژە عالیە سەرۆک ترامپ ji karê xwatî bû durxistin. Ha diyarkirin ku sedema vê durxistinê lêkolînên di derbarê rola Rûsya li ser hilbijartina serokatiya Amerîka bû. Trump dibêje komî karê xwe baş neaniye ceh. Ev durxistin dengê gelek bilind li seranserê Washingtonê derxistiye. لە پسپۆڕانەوە بۆ یاسادانەران تۆڕێکی گەورە خراوەتە بەردەست تا بەڕێوەبەرێکی نوێ بۆ FBI دیار بکرێت. ئەمانە خەڵکێکی نمونەی و زۆر ناسراون لە ئاستێکی بەرزدان هەر بۆیە دەتوانین بڕیاری خێرای لێ بدەین. دانەڵد ترامپ بەردەوام سەردەری هەواڵەکان بووە پاش دەرکردنی جیمس کۆمی لە پۆستەکەی بە تایبەتیش دوای وەک پێدەچێت ئەو هەڕەشانەی لە دیمانە تەلەڤیزیۆنەکان و پۆستەکانی تویتەریدا هی کۆمی دەکرد و هەروەهاش بابەتی تۆمارکردنی دەنگی و توێژەکانی پێشویان. ئەم ڕاگەیاندنە سەیر و سەمەرەی سەرۆکت هەیە لەسەر ئەگەری هەبوونی دەنگی تۆمارکراوە. سیناتۆر وارنەر ئەندامی لیژنەی لێکۆڵینەوەی کۆنگرێسە لەسەر دۆسەی رووسیا و هەڵبژاردنەکانی ئەمریکا. هیچ ڕاستیەکەم لەبەر دەست نییە ئایا دەنگی تۆمارکراو هەیە یان نا، بەڵام ئەوەی سەرۆک ئاماژەی پێکرد و دواتر کۆشکی سپی نەپشت ڕاستی دەکاتەوە نەن و کۆڵی لێ دەکات. بۆیە بە پلەی یەکەم دەبێت دڵنیابین لەوەی ئەو تۆمارانە ئەگەر هەبن هەروە لە خۆوە دیار نەمێنن. خۆشم و خەڵکی تریش داوای پاراستنی ئەو تۆمارە دەنگیانەمان کردووە ئەگەر هەبن. لە دیمانەکەیدا لەگەڵ کەناڵی NBC سەرۆکی ئەمریکا وتی کۆمی لە مانگی یەکدا داوای لێکردووە لەگەڵیدا کۆ ببێتەوە تا خواستی بۆ مانەوەی لە پۆستەکەیدا باس بکات. بەڵام ئەم قسەی سەرۆک لەگەڵ قسەی ئەو کەسەدا یەک ناگرێتەوە کە بە ماوەیەکی کەم پاش ئێوارەخوانەکە قسەی لەگەڵ کۆمی کردبوو. بە کورتی قسەم لەگەڵ جیمس کۆمی کرد لەسەر ئەو ئێوارەخوانە پێیوتم کە بانگێشکرا بوو وەهاش بوو ئەوەش نیگەرانی کردم کە بێلایەنی کۆمی و FBI کەوتنە ژێر پرسیار و گومانەوە. هەر لەسەر ئەم دۆسەیە یاسادانەرە کۆماریەکان ڕوبەڕووی پرسیاری قورس دەبنەوە. هیچ کەسە گومانی لەوە نییە کە سەرۆک مافی دانان و دەرکردنی بەڕێوەبەری FBI هەیە. سەرۆک ئەو بڕیاری داوە. پێم وایە گرنگ ئێستا دڵنیابینەوە لەوەی کەسێکی گونجاو بەتوانە هەیە کە خەڵک متمانەیە پێبێت تا ببێتە بەڕێوەبەری FBI. دیموکراتەکان یەکگرتوون لەسەر داواکەیان بۆ دانانی لێکۆڵەرێکی تایبەت بۆ دۆسەی دەستێوەردانی رووسیا لە هەڵبژاردنەکانی ساڵی 2016 ئەمریکادا و هەروەهاش ئایا هیچ دەستێکەڵکردنێک لە نێوان مۆسکۆ و ئەندامانی هەڵمەتەکانی هەڵبژاردننی ترامپدا هەبوویان نا. دیموکراتەکان لێکۆڵینەوەیکی سربەخۆیان دەوێت. دەرکردنی کۆمی لە نێوەندی لێکۆڵینەوەکاندا پرسیارێکی زۆر هەڵەگرێت. جیمس کۆمی بەڕێوەبەری پێشووی FBI دانیشتێکی پشت دەرگای داخراوی لە کۆنگرێس ڕەت کردەوە، بەڵام وەک دەگوترێ خوازیارە بە ئاشکرایی قسە بکە کە لەوانەشە ئەو دانیشتە بکرێت. Di tevliheviya bûyeran da rastî gelek caran nixam tê dimîne. Mijarên ku ji bo xelkê xemên rojane ne û balawan dikişînin em li gel mîvanên xwe bi awakî serbixwe û bêalî guftûgû dikin. Şopandina rastiyê bi riya parvekirina bîr û boçînên cûr ve cûr
ئەو بنگەهەکە سەرەکەیە بڕاستی ji بۆ ئاواکردنا پەیوەندیەکێ و هەروەها باوەریە لەگەڵ تەماشەوانان. مالباتێکی ئێزیدیا ji destê rêxistina Daişê hatiye rizgarkirin û gorî agahiya ev malbat bi taybetî ev dayîk û zarokê wê ji sala 2014 heta niha di destê Daişê de bû û ew zarokê xwe rû bi rûyê gelek astenga hatiye û ev dayîka xemgîn behsa çêrika xwe xemgîn di vê raportê de dike. Xeyrî Hazim yê temen sê salî li destpêka karesata Şengalê ev zaroyeyê sava bû li bersingê deyka xwe bi goreyî gotinên deyka Xeyrî ku zêdetir ji sal û nîvan ew di navmala kesekê Lîbî da bûn li welatê Sûriyê ku ev kese bi emîrekê Daişt hate niyasîn û gelek corên eşkencedanê li zaroyên wê dikirin û bi taybet li Xeyrî. Lewman niha bûye kesekê peykeftî û gelek endamên leşê wî bi durustî karê xwe nakin. Xwedê mitbalê Lîbî bû. Gelekê Ebu Seyaf Lîbî. Gelekê pîs bû yanî miçirmekî weka wî nebû. Yanî Daeş hemî miçirma bes ew ji Daeş hemî miçirimtir bû gelekî miçirim bû. Kurê min da serê kurê min dîwara da ya xwînit guhê wî rehat ba û kepê wî rehat ba jêvan netbû. Boksat keta ser nêv û dilê wî zikê wî medhekê û haw wermî fedreka dirêj wermî hev çendê zikê wî ştê derke. Lingê wî şikênand hestê lingê wî ha şikênand weke tiştekî şikestina ya qewî bû. Her do lingê wî şikestîne bi sê ciha ne bi cihekî bi tinê û bêfa sal zehmet pêkirine û gelek teዕdilê bûye û emelî jê re divê. Babê Xeyrî diyar ket ku çendîn caran ewan seredana nûjdarên bispor kiriye ji bo çareseriya Xeyrî. Belê Wesat hête diyarkirin ku tinê çareseriya wî li welatên derve ye. Deftera me kirîj Daişiyan dide $20,000. Xwedê elhemdulillah ma xelas kirin bes gerek edab dîtin û cor û lêdan û zehmet û ma tevî bêhnîn hanekê ya teqdîra ya tibbiya. Yani gelekî mitkesir yani tiştek la şîlê emnîne ba tu jî zanî ka her du lingişt kênan yine bi du ciha guhê wî ya geza hemû xera kirine. Kepê wî şikestiye ev destê wî şikestî bû sindoqê vedaya hemû fecirande. Destê wî ev milê wî ev de jî ştiya derketiya hewlê wî ney durust e zikê wî ney durust e. Hema ev teqdîr tibbiya wî ya û çend tiştê wî ba doktor hemî têde secil kirin. Hejî gotinê ye ku ev kêmtir ji mehekê ye Xeyrî û deyka xwe û geldo biraw xwîşkeka xwe qurtal bûyne ji destên çekdarên Daeş û niha Xeyrî tinê bi zimanê erebî dipeyvît bi goreyî raportên nûjdarên bispor ku derûnê Xeyrî gelekî têkço ye ji ber ku gelek corên eşkencedanê lê hatîne kirin. Kawa Umer Dengê Emerîka دشتا مووسڵ. کاربەدەستێکی باڵای ئەمریکا دەڵێت شەڕی ڕزگارکردنی مووسڵ لە دەستی داعش گەیشتۆتە قۆناغە کۆتاییەکانی و لە ئێستادا سەنگی دەخرێتە سەر ڕزگارکردنی ڕەقا. برێت مەککۆرک نوێنەری تایبەتی سەرۆکایەتی بۆ هاوپەیمانێتی نێونەتەوەی دژ بە داعش گوتی مەسەلەکە تەنها لەسەر کاد وەستاوە ئەو ئەندامانەی داعش کە لەناو مووسڵ یان دەبێت خۆیان بدەن بەدەستەوەی و یاخود دەبێت لەوێ بکوژرێن. مەککۆرک گوتیشی لە ئێستادا ئەرکی سەرەکی ئێمە ڕزگارکردنی ڕەقەیە. جوتکارên li herêmê germiyan di derbarê firotina berhemên xwe de rûbirûyê gelek astan gotin û hewcebûnên wan rojane ji gerêdahiyê firotina ve berheman e û Dilşan Edwer li ser vê babetê raportek taybet ji me re hinartiye. لەم وەرزەدا جوتیارانی هەرێم بەرهەمی دانەوێڵە دەچنەوە لە کاتێکدا نرخی دانەوێڵە لە بازاڕەکاندا هەرزانە و حکوومەتی عێراقیش بەرووبوومی جوتیاران ناکڕێت بۆیە بەشێک لە جوتیاران ناچار دەبن بەرووبوومەکانیان هەرزان فرۆش بکەن. گەنم داهاتمان بێ ئەیدەن حکوومەت لێمان وەربگرێت حکوومەتیش ئەم گەنمشۆ گاڵتە نەکریا مەسووبی دەسەکریا
مەسوبێت زۆر کیمیایی 2 کەڕە 3 کەڕە کێڵیە ئەوە حاڵ دەڕاستەیە گەنمەکەشمان وان نەهاتەوە هاتنەکەشی وان نییە نەهاتە ئیمساڵ حکومەتی 3 ساڵە پارەی نەداوە پێمان قەزارین لەبانکردن ئەم پەداعەتە ئێمە چارنی هەرەی خڕێەکە نوێدنە حکومەت هەچارە حکومەتەکە بدانین تێت نایەت ئەیداوە نیمە وایدا پێمان ئیسپادەی لێ نەکەی قەزارەکەمان دەرنەگەێنین ئیتر ئەوە حاڵەکەی وازانن حکومەت هاوکاریمان ناکە ئێمەش خەی دەرەوەکەین و بەڕاستیوەتر خەلەکان ئەوەسای بینن و خەلەم ساڵ باش نییە و حکومەتی دەنگی نییە بۆ سعری خەلەدا بنابزان بە چەند وەرێگرێت بە چەند وەری ناگرێت ئێمەش حالە حەیزە دەرەوەکەین بەڵام خەڵکی گەنمە کڕێت لە پەزاری کڕێت مشتری تێ پارادات بەڵام حکومەت بەڕاستی تا هاوڵاتی گلەی زۆر هەیە لەسەر حکومەت و فەلاح بەڕاستی زەرمەندە لەم بینە یەکێک لەو ڕەخنانەی لە حکوومەتی هەرێم دەگیرێت بایەخنەدانە بە کەرتی کشتتوکاڵی بەتایبەت کە بژێوی هەزاران خێزان لەسەر ئەم کەرتەیە و سەرباری ماندووبوونێکی زۆر کەچی بەرهەمەکانیان بە ئاسانی بۆ ساغ نابێتەوە. وەڵی من هەموو ساڵێ ئەمە ئیشمە تێم بۆ نانخاسکردن بۆ ئەم جەوەڵە وە لە مناڵەکانە بۆ لای دەڕاستە ئیتر ئەمە ئیش و کاسپیمانە و مساڵیش بەخوا خەلە باش نییە و مەعاشمانیەوە هیچ سێ بنە ماڵێن کەس مەعاشی نییە نەمنە ماڵە ئەمە ئیتر فەلاحیش خۆی بەختە بارانەکە بێت ئەوێت نەوێتیش ناوێت ئیسا حاڵێنەوە تا دەڕاستە درەوەگاخوا لە بەیانی زیۆ درەوەگا 4 تەنکی خالی کردو ئەمە ئیتر حکوومەتیش ئیتر بزانە حکوومەت چاوەڕێەکەین دێنە حکوومەت زان حکوومەت کای پارە نێرێ و کەی بێ و گشتمانی توش خەفەت کردە حکوومەت پارە نانێری حکوومەتی عێراق لە ساڵانی ڕابردوودا بەروبوومی بەشێک لە جوتیارانی هەرێمی بە قەرز کڕیوە بەڵام تا ئێستا پارەی ساڵانی ڕابردووی پێ نەداون. دانەوێڵای ئیمساڵ نرخەکەی وەکەوەی حکوومەتی عێراقی بڕێتەوە دەرەجەیەکی بە 560 داناوە دەرەجە دووی بە 480 داناوە سێی بە 460 داناوە بەڵام لەبەرەوەی حکوومەتی عێراقی سێ لە 2014 هەتا ئێستا پارەی جوتیارانی نەداوە جوتیاران زیاتر هەوڵ ئەدەن بیفرۆشن لە بازاڕە ئەم بازاڕیە ئێمە بازاڕی ئیشمان کردنی فرۆشتنی گەنمە لەبەر ئێمە ڕاستی پارەی بەنەخ یان نەکردنیوان دێنیە ئەوان زیاتر هەوڵ ئەدەن بە ئێمە بیفرۆشن ئێمەش لایەن خۆمان بە حکوومەت عێراقی فرۆشین بەڵام حکوومەت هەتا ئێستا ئەو پارەی جوتیاران بە نیوە داوە نیوەی پارەکە هەشتا زبەتی حکوومەت عێراقی ماوە بەڕاستی چاوەڕوانی زۆر ناخۆشە فەلاحی ئیمڕۆ پارەی جووتی نەداوە پارەی درەوکردنی نەداوە هەیە پارەی کیمیاوی تۆمە هێشتا نەداوە مەجبور ئەوێ بە نیوەی سعرەکە بیفرۆشێت. لە ئێستادا نەوت سەرچاوەی سەرەکی داهاتی هەرێمە لە کاتێکدا بە بڕوای پسپۆڕانی بواری ئابووری گرنگیدانی حکوومەتی هەرێم بە کشتتوکاڵ دەبێتە هۆی سوکردنی باری سەرشانی حکوومەت بەڵام تا ئێستا وەکو پێویست بایەخ بەم کەرتە نەدراوە. دڵشاد ئەنوەر دەنگی ئەمریکا پارێزگای کەرکووک. شەوی دووشەمە کۆشکی سپی بەلای تیشین داپۆشرا بوو وەکو هێمایەک بۆ ڕێزلێنان لە ڕۆژی ئەفسەران و پۆلیسی ئاشتی خواز. لە بەیاننامەیەکدا کۆشکی سپی ڕاگەاند لە ڕۆژی یادەوەری ئەفسەران و پۆلیسی ئاشتی خوازە ئێمە ستایشی ژن و پیاوانی جێبەجێکردنی یاسا دەکەین کە لە پێناو پاراستنی کۆمەلگاکانمان گیانی خۆیان بەخت کردووە یان بریندار بوون. دما کفز د آویده تی آستکی گلگ زوره به کنترل کردن و افجد به سدما گلگ آستنگا لیلی کلینوان لسویده اشکره کردن کو جوره که ماسین خواجهی دکاره و کفزه کم بکه. ناوچە ئاویەکان لە سوید ناوچەی دەستپێکردنە بۆ بەگشتداچوونەوەی ئەو قەوزە زیان بەخشانەی کە ئۆکسجینی نێو ئاو هەڵدەمژێت. دەتوانێت بڵێت کە بەڵتیی دوورگەیەکی مەزنی خانوسی ئەتلەسیە و 9 وڵات لە خۆ دەگریت و 90 میلیۆن کەسی تێدا دەژیان. هەروەها کشتتوکاڵێکی زۆریان هەیە بۆ زیادکردنی بەرهەمە کێڵگەیەکانیان پێینی دروستکراوە بەکاردێنن. ژینگە پارێزان دەربەستی ئاوی ئەو شوێنانە نین بەڵکو دەربەستی ئەو ماسیێن کە پێی دەگوترێت پایک.
لە ڕاستیدا ئەم جۆرە ماسیە هەست بەو ئاوە گەرمترە دەکەن کە لە دەریاچە و ناوچاویەکانەوە دێن هەر بۆیە ماسیەکان ڕوو لەو شوێنانە دەکەن و دەرەنجام لەو شوێنە تەڕانەدا دەگیرسێنەوە. ماسی جۆری پایک سەربازانی بەرەی پێشەوەن بۆ بەگەشتداچوونەوەی گەشەکردنی قەوزە. لە ساڵی 2014دا تەنها 62 ماسی جۆری پایک بۆ گەرادانان گەیشت نام شوێنە. لە ساڵی ڕابردوودا ژمارەیەکی زۆر لە بەچکە ماسی لە جۆری پایک لەم شوێنە و لە دوورگەکاندا بەدیکران. لە ئێستادا ژمارەی ئەو ماسیانە بووە 350 دانە. جا ئایا ماسی جۆری پایک بە چ شێوەیەک یاریدەدەر دەبێت لە کەمکردنەوەی زیادبوونی قەوزە کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ نییە. ماسی جۆری پایک ماسی بچووکتر لە خۆی دەخوات و ئەو ماسیە بچووکانە زیندەوەرەکانی بە قەوزەکەەوە لکاون دەخۆن. ئەم زیندەوەرانە قەوزەکان دەخۆن و قەوزەش هەموو ئۆکسجینی ئاوەکە هەڵدەمژێت. ماسی جۆری پای کارکتەرێکی زۆر گرنگە لە کەمکردنەوەی ڕێژەی زیندەوەرەکانی دەریای باڵتیکدا واتە ئەو زیندەوەرانەی کێشەیەکی گەوران بووە مرۆڤ و ئاژەڵ. ئەمەش نمونەیەکی ئەوەیە کە سیستمی ئالۆزی زیندەوەرەکان دەخاتە ڕوو هەروەها کە چۆن گۆڕانکاریەکی کەم کاریگەریەکی مەزنی دەبێت. تا بەرنامەی داهاتووی کورد کۆنێکشن هەر شاد و بەختەوەر بن.